تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. وما ظلمهم الله ولكن أنفسهم يظلمون. خوا ستەمی لێ نەکردوون بەڵکو هەر خۆیان ستەمیان لە خۆیان کردووە. ئەم بابەتە لە زۆر شوێنی دیکەی قورئاندا لە شێوەی وما ظلمهم الله ولكن كانوا أنفسهم يظلمون هاتووە. وەکو دەبینرێت جیاوازی نێوان ئەم دوانە بریتیە لە هەبوونیان نەبوونی کردداری کان و بەڵێ لەم ئاەتەی سوورەتی ئالعەمراندا وشەی کان و کە گوزارش لە کەینونەت دەکات بوونی نییە. ئەمەش خوا باشتر دەزانێت. ئەم خاڵانەمان یاد دەخاتەوە. یەک، ستەمکردنی ئەم جۆرە کەسانە لە نەفسی خۆیان شتێکی نهێنی و پەنهان نابێت، بەڵکو ئەوەندە بە ئاشکرا ڕوودەدات کە ستەمکاریان بە تایبەت ستەمیان بەرامبەر بە نەفسی خۆیان پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر نییە و هەمووان دەیبین و لێی تێدەگەن. دوو، کەینونەت بە مانای نەبوونی پێشتر و هەبوونی ئێستا دێت. کافران هەر لە مێژەوە ستەم لە نەفسی خۆیان دەکەن و هەموانیش ئەمە دەبینن. لەبەر ئەم هۆیە لە ئاەتەکەدا وشەی کان و کە بە مانای تازە پەیدابوون دێت بەکار نەهاتووە. سێ، بۆ زیاتر ڕوونکردنەوەی خاڵی دووهەم دەتوانرێت بوترێت ئەوانەی کتێبیان بۆ نێررا دوای ئەوەی بۆ ماوەیەکی دیاریکرا و هیدایەتی ئەو کتێبەیان وەرگرت و لە ڕووناچیەکەیدا ژیان کەوتنە ناو کوفر و گومڕایی و لادانەوە لە پێناو ڕوونکردنەوەی حاڵەتی کەینونەتی ئەمانە کە پێشتر ستەمیان نەبوو دواتر پەیدا بوو وشەی کان و بەکارهێنراوە. بەڵام حاڵی ئەوانەی کە هەر لە سەرەتاوە لە ناو ناحەقیدا دەگەوزێن بریتیە لەوەی کە هەر لە سەرەتاوە وابوون. ثم أنزل عليكم من بعد الغم أمنة نعاسا يغشى طائفة منكم وطائفة قد أهمتهم أنفسهم يظنون بالله غير الحق ظن الجاهلية يقولون هل لنا من الأمر من شيء قل إن الأمر كله لله يخفون في أنفسهم ما لا يبدون لك يقولون لو كان لنا من الأمر شيء ما قتلنا هاهنا قل لو كنتم في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم وليبتلي الله ما في صدوركم وليمحص ما في قلوبكم والله عليم بذات الصدور. باشان دوای ئەو خەم و پەژارەیە ئارامی و هێمنی بەسەردا دابەزاندن کەوە نەوزێک بوو دەستەیەکتانی داگرتە بوو دەستەیەکی تریش بەڕاستی خەمی خۆیان بوو. گومانی ناڕەوایان دەبرد بە خوای گەورە بە گومانی نەفامانە دەیانوت ئاخۆ لەم کارەدا چیمان بۆ دەکرێت؟ پێیان بڵێ بێگومان هەموو شتێک بەدەست خوایە. ئەوانە هەندێک شت دەشارنەوە لە دەرونی خۆیاندا و بۆ تۆی دەرناخەن. هەروەها دەڵێن ئەگەر بەدەستی خۆمان بوایە لێرەدا نەدەکوژراین. پێیان بڵێ ئەگەر لە ماڵی خۆشتاندا بوونایە ئەوانەی کە بڕیارە بکوژرانایە دەبوو هەروایان بەسەر بەهاتایە و لە شوێنی کوژرانیاندا ڕاکشانایە. بێگومان خوا ئەم شتانەتان بەسەر دەهێنێت تا ئەوەی لە دەروونتاندا هەیە تاقی بکاتەوە و چی لە دڵەکانتاندا هەیە خاوێنی بکاتەوە و حەقیقەتی دەربخات. ئەو خوایەش زانایە بەوەی کە لە ناخی سینەکاندا حەشار دراوە. کاتێک قوتابیانی نور دووچاری هێرش و پەلاماردان بوونەوە
بەدیع زەمان بە بەردەوامی ئەم ئاەتەی دەخستە یادی قوتابی و دۆستەکانی. هەنووکە با لە دیدی کەسێکەوە کە ئەم وانەیەی بەدیع زەمانی وەرگرتووە جارێکی دی واتای ڕاستە و خۆی ئاەتەکە بخوێنینەوە و ئەو وانەیەی کە پێویستە وەری بگرین. وەنەوزبردنەوەی کەسانێک لە دەمی ترس و ئەندێشە و ناڕەحەتیدا و ڕەوانەوەی ئەندێشە و پەرێشانی ڕۆح و دڵ بەهۆیەوە و گەیشتنیان بە ئارامی و دڵنیایی تەواوەتی بریتیە لە لوتفێکی خوایی بۆ ئەوان و نیشانەی متمانە و گوێڕایاڵی و تەنانەت تەوەکل و تەسلیمیەت و تەفویزی ئەوانیشە لە بەرامبەر خوای گەورەوە. ڕوودانی دڵنیایی و تەئمیناتی ئیلاهی و سەکینەی ڕەحمانی هەم لە بەدر و هەم لە ئوحودیشدا نیشانی دەدات ئەگەر کەسانێکی تریش بە هەمان ئەندازە خەمی دین بخۆن و هاوڕێ لەگەڵ هەمان جۆش و خرۆشدا دڵان ڕوو لە میحرابی ڕاستەقینەیان بکەن و ڕاستگۆیی بەندە و ڕووتێکردنی خوایی یەکتر بگرن هەمان شتیش بۆ ئەوان ڕوو دەدات. بەڵێ تا چە ئەندازەیەک دین بکرێت بە ڕۆحی ژیان و بەرزکردنەوەی ناوی خوا بکرێت بە مەزنترین ئەرک و لێپرسراویەتیەکان و لە ناوچوون لەم ڕێیەدا ئامانجی بوون بێت و ڕەزامەندی خوۆش ئامانجی ئامانجەکان بێت، بە هەمان ئەندازە عینایەت و پارێزگاری و چاودێری و وەکالەتی خوایی ئیدی هەلومەرجەکان هەر چۆنێک بن لە شێوەی هاوشێوەی یەکدا کە نزیک بێت لە هاوێنەیی دەردەکەون. ئیدی پاڵەوانەکانی بواری ئیمان و تەسلیمیەت و تەوەکل کاتێک تەنانەت سنگ دەنێن بە ئاگری نەمرودەکانیشەوە ئەو پەڕی دڵ ئارامیان دەبێت. تەنانەت بە ئیمانەکەیان ئەو ئاگرە بۆ برداوە سەلامە دەگۆڕن و بە زمانەکەی حەزرەتی یونس دەپاڕێنەوە و لە سێبەرەکەی ئەودا ڕادەکشێن. لە بەرامبەر ئەم ژیانەی ئەمان کە لەناو سەکینە و دڵنیاییدا بەسەردەچێت کۆمەڵێکی دی هەن هەرچەندە لەسەر هەمان زەمینەی ئەوانن، بەڵام چونکە لە هەمان کەش و هەوای ئەواندا ناژین دەکەونە خەمی گیانیان و پەرێشانی و دوودڵی ناوبیر و هەستیان لە شێوەی زیگزاکی شەرمهێنەردا لە ژیانیاندا ڕەنگ دەدەنەوە. ئیدی نەدڵنیایی و نەخە و نە ئیسراحەت دەبین و بیرکردنەوەی سەردەمی جاهیلی بەسەریاندا زاڵ دەبێت و وا دەزانن کە بە تەنها ماونەتەوە و بەجێ هێڵراون، لەگەڵ ئەوەشدا کە بڕوارداران کەچی گومانی خراپ تەنانەت بەخوای گەورەش دەبن و فەرمانی سوبحانی وطائفة قد أهمتهم أنفسهم يظنون بالله غير الحق ظن الجاهلية. وێنەی نائومێدی و خەیاڵشکان و بێقەراری ئەم هەست و نەستە لێڵانەی ئەوان دەچێشێت.